هێرشی توندی دیمەشق دوای ڕۆژئاوا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە و هەڕەشە دەکەن. شەڕی دۆسیەی موچە لە نێوان هەولێر و بەغدا دەستی پێکردەوە، یەکتر بە پابەند نەبوون تاوانبار دەکەن. دۆخی ئێران بەرەو گرژی تون دەچێت، ئەمریکاش جوڵەی سەربازی دەست پێ دەکات و مەترسی دەکەوێتە سەر هەرێم. بەهۆی ڕەتکردنەوەی پێشەنگای بەرهەمە سووریەکان لە هەولێر و باخشنەکردنی دیدارەکەی ئەحمەد شەرع لەلایەن کەناڵی شەمسی سەر بە پارتی، شەپۆلێکی هێرش و ناوزەڕاندن لە دیمەشق و ڕۆژنامەنووسانی سەر بە ئەحمەد شەرعەوە دژی هەرێمی کوردستان دەستی پێکردووە. لەم بارەوە غسان ئیبراهیم ڕۆژنامەنووسی نزیک لە ئەحمەد شەرع ڕایگەیاند هەرێمی کوردستان شکست دەهێنێت، عێراقیش دەبێت ببێتەوە وڵاتێکی ناوەندی وەک ئەوەی سووریا ئێستا هەوڵی بۆ دەدات. هاوکات میدیاکانی سەر بە دیمەشق هەرێمی کوردستان تاوانبار دەکەن کە لە ژێر فشاری پەکەکە و هەسەدەدایە، بۆیە سیاسەتی دژی دیمەشقە لە کاتێکدا سیاسەتی ئەمجارە لە هەرێمی کوردستانەوە بەهۆی جێبەجێنەکردنی ئەو بەڵێنانە بوو کە پێشتر شەرع و حکوومەتەکەی بۆ پاراستنی مافی کووردا بوویان. ئەوە وای کردووە حکوومەتی نوێی سووریا لەلایەن کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە تووشی شەپۆلێکی توندی ناڕەزایەتی ببێتەوە، بە هەموو لایەک هەوڵی پاراستنی ئەزمموی ڕۆژاوای کوردستان بدەن و چونکە بەلێکدانەوە ستراتیژەکان ئامانجی تورکیا و دیمەشق لەم قۆناغا هەسەدە نییە، بەڵکو و کۆتایی هێنانە بە هەر قەوارەیەکی کوردی لە سووریا بەڕێوە ببات. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجامدا و بڕیاریدا داوای حەوت موچەی نەدراوی فەرمانبەران و بودجەی ئەم ساڵیش لە بەغدا بکات. هاوکات و تەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند خۆیان ئامادە دەکەن لە حکوومەتی نوێی عێراقدا دەست بە گفتوگۆکان بکرێت. لە دوای کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم پێشەوا هەورامانی و تەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئێمە نەک دوو موچە بەڵکو حەوت موچەمان لای بەغدایە و مەبەستمانە داوای هەر حەوت موچەیە بکەین. جەختیشی کردەوە ئەو حەوت موچەیە حەقی خەڵکی هەرێمی کوردستانە و پێویستە بەغدا بیاندات. بەماش حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی حەوت موچە نەدراوەکەی لە سەرشانی خۆی لابرد و خستێ سەرشانی بەغدا. دۆخی ئێران بەرەو ئاڵۆزی خێراتر دەچێت، ژمارەی قوربانیەکانیش بە پێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرەو بەرزبوونەوەی خێرا دەچێت. ئەمڕۆ بە شێوەیەکی لە ناکاو ئەمریکا بەشێک لە هێزەکانی لە بنکەی سەربازی خۆی لا وڵاتی قەتەر کشاندەوە کە گەورەترین بنکەی ئەمریکای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. سەرچاوێکی سوپای ئەمریکا بە ڕۆیتەرسی ڕاگەیاند کشانەوەکە پەیوەندی باڵۆزیەکان هەیە. هاوکات هەفتەی ڕابردووش هێزەکانی ئەمریکا لە بنکەی عین ئەسەد بەرەو هەولێر کشێندرانەوە، ئێرانیش هەڕەشەی ئەوەی کردووە ئەگەر ئەمریکا هێرش بکات بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە دەکەینە ئامانج. بەم جۆرەش بێت هەر شەڕێک لە نێوان ئێران و ئەمریکا ڕوو بدات هەولێر یەکێک دەبێت لە ئامانجەکان. هاوکات ترامپ دوێنێ بەبێ ئەوەی وردەکاری ئاشکرا بکات ڕایگەیاند یارمەتی بۆ خەڵکی ئێران بەڕێوەیە و چاوەڕێ بن.